لە خولی نایەبی کوردستان دەربەندیخانی کۆتایی ڕیزبەندی میوانداری یانەی شێروانەی هاوسنووری کرد. دەربەندیخان جگە لە بژاردەی سەرکەوتن هیچ ڕێگایەکی دیکەی لە بەردەمدا نەبوو تا ئەوەی شەڕی مانەوە و دانەبەزین لە خولی نایەبی کوردستان بکات. هەر لەبەر ئەوە بە هێرشکردن بۆ سەر گۆڵی میوان دەستی بە یاریکردن کرد. تا لە خولەکی 27 فرزەندە محەممەد گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ یانەشین پۆشەکە تۆمار کرد. هەرچەندە یانی میوان هێرشەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە دەست پێ کرد، بەڵام تەواوی هەوڵەکان لە گێمی یەکەم بێ ئاکام بوون. ئەنجام بە گۆڵێک لە بەرژەوەندی یانەی خانەخوێ کۆتایی هات. گێمی دووەمی یاری یانەی دەربەندیخان بۆ نیوە یاریگای خۆیان پاشەکشەیان کرد بۆ ئەوەی بەرگری لە ئەنجامەکە بکات و ژمارەی یاریە براوەکانی بۆ 3 یاری بەرز بکاتەوە و گۆی خاڵەکان بگەێنێت بە 20 خاڵ. هەر بەهۆی ئەو پلانەوە یانەی میوان هێرشەکانیان چڕ کردەوە، بەڵام تەواوی هەوڵەکان هاوشێوەی گێمی یەکەم بێ ئاکام بوو. تا لە خولەکی زیادکراوی گێمی دووەمدا فرزەندە محەممەد گۆڵی دووەمی خۆی و دڵنیایی بۆ یانەکەی تۆمار کرد و ئەنجام بە 2 گۆڵی بێ بەرامبەر کۆتایی هات. دوای چەند یاریەک توانیمان سوپاس بۆخوا لە ناو ساحی خۆمانەوە ئەم 3 خاڵە بگرین. ئیشەڵا بەشکمەخوایە بێتە سەرەتایەکی باش بۆی یارەکانی تریش خاڵ بگرین و ئەنجامی باش بەدەست بێنین. ئیشێکی باشمان لەسەر کرد. قودرەتی یاریزانەکانمان هەر ئەوەیە کێشەی گەورەی ئەمە لە ڕاستیە بێبەدیلی ئەمە بەدیلی باشمان نییە بۆ تیپەکە. وەڵی هۆکارەکەی هەمووی گەڕێتەوە بەسەر خۆمانەوە یاریزان، هۆکارەکەی هەمووی لەسەر یاریزانە، کەم تەرخەمی یاریزان و هیچی تر. وەڵای پلانی ئایندەمان بۆ ساڵی داهاتووە بێت یاریزانی باشتر بێنین و ئەم 5 یاریش کە مامانە ئیشەڵا بێت ڕۆحێتێ بە خۆمان بدەین و هەوڵ بدەین کابەری بکەین بۆمانەوە لە خولەکە. بەم ئەنجامەش دەربەندیخان کۆی خاڵەکانی بۆ 20 خاڵ بەرز کردەوە و شێروانش درێژەی بە ئەنجامە خراپەکانی ئەم دواییەیدا. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.